بامێ زوودە زۆرتر ڕەمەزانان دروست دەکرێت چون بۆ وانەی کە بە ڕۆژوو دەبن وەختی بەربان کە ڕۆژوو دەشکێنن زەختیان دادەبەزێ پێویستیان بە شیرینیە کە بیخۆنجا ئایا بە بامێ زوودگا ڕۆژوان دەکەنەوە هیوایە بە خورما دەیشکێنێ هیوایە بە شەربەتی هەر کەسە بە جۆرێک چۆنی حەز لێ بێت بۆ جوورە ڕۆژەکەی دەکاتەوە. ڕۆژە دوو وەزبە بامێ زوودیات دروست دەکەینەوە وەزبە ئەوڕۆیە زانی چۆن دەبێت یعنی بەرەبەرە شتەکە خەڵک باشتر دەیناسێت و لە یەکەم ڕۆژدا پێشوازێکی باشتری لێ دەکرێت دەکە دەیناسنی هونەر بە بەردەوام بەشێکی زۆر گرنگی کەلتورە بۆیە ئێمە لە شارێکی وەکو سلێمانی کە بە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ناوەبرێت پێویستیمان بەوە بوو مۆزەیەکی هونەری هاوچەرخمانە بێ کە لێرە بتوانین بەرهەمی هونەرمەندەکانی خۆمان و هەروەها بەرهەمی هونەرمەندە جیهانیەکانیشی تیا کۆ بکەینەوە بۆی کاتێک کە تۆ میوانێک دێتە ئەم شارە کەسێکی جیاوازێت ئەم شارە بتوانی شتێکی پیشان بی کە هەم نمایندەی کەلتوری خۆت بێ هەم ئەوەت پیشان باکە ئەم شارە لە ڕاستیە شارێکی کەلتوریە. هونەر هەردەم ئەو دیوە ڕۆحی بۆ ئینسان گرتووە کە ناهێڵێ مرۆڤ لە ژیانە بکەوێت نێچاڵێ ئەڵێ هونەرەوەکە کە ژیان ممکن بێ ئەژنا ژیان بە هەموو ئاستەکانیەوە لەو ئاستانی کە کۆمەلگای ئێمەشتایەتی بە هەموو ئەو ئازار و ئەو بابڕین کەم و کورتیانەی یا بە پێویست نەبوونانەی کە تیا هەیە هونەر واکات هەمیشە مرۆڤەکانی کە هەم وەرگری هونەرن و بینەری هونەرن هەم ئەوانش کە دروستکار و بەدیهێنەری هونەرن هەردوو لایەن واکە کە بتوانن بە پێوە ڕابوەستن بە پێوە خۆیان ڕاگرن لە ناو ژیانە. یەکێژێ وەڵا ئەمە قەوی ئەمە دەوای کراوە ئەمە تامی خۆش نییە سەرما زەرەری دایم ساڵەکە ئێتر زاهێران ئەوەی کە بیستومە ئێژن زەویەک ڕێخ بێت یانێ دوودان بێت باشترە بۆ تو بەڵام ئێمە داواکاریمانەوەتانێ وەکو جادی کشاوەرزی گیرا بۆ بڕێشت بەڵام لە کاتی فرۆشتنەکە کۆمەکی ناکات وەکو تەحادی کەسێک شتێکمان بۆ دانانێت لەو شارانترا ئێزم کابرا توێژە توم گەرەکە توی ئاوە 3000 تمەن لە تارانە کیلۆی ئێنە 20000 تمەن گوناح نییە من بیەمە 3000 تمەن خۆم و خانەوادەم دوودانە ساڵ ئاوی نانێت لێرات. دەشتی مەریوان خاکی مەریوان زۆر بۆ تو فەرەنگی باشە ئەڵان من تا ئەو ژێگەی کە خۆم بزانم زۆر بەر خەڵکی مەریوان خەریکی تو فەرەنگین زۆربەی زۆری خەریکی تو فەرەنگین لە دەشتی بێلووە و لە دەشتی ساوایەوە لە دەشتی سێفە و لە دەشتی ئەولاوە هەمووی زۆر خەڵکی مەریوان تو فەرەنگی کردو وا دیارە کە ئەم خاکیشە زۆر باشە جوابیشی داوەتەوە بۆ خەڵک جوابی داوەتەوە و بەرهەمی جوانی بووە و خەڵکی لە تو فەرەنگی ڕازی